ئەم کچە ئەبینی ئەوە کچەکەی منە ماشەڵای لێ اینجا لەبەرەوە تۆش کوڕێکی باش و ڕێکوپێکی حەزەکەم ئەو کچەی خۆم بدەم بە تۆ گەلێک مەمنونم زۆر سپاس دەکەم کچێکچی تۆ بێجێ شانازیە جاکەواتە من یەک مەرجم هەیە بەڵێ بڕۆ پرسیار بکە بڵێ من بە تەمام کچەکەی محەممەدی باخەوان بێنم ئێ ئەو کاتە وەرەوە لام باشە کاکە زۆر باش من مەمنون باشە بە قوربان دەسەکانت ئامزان نەمود هەموو شتە عیداجی هەیە قوربانت یاڵە خوا حافظ سەر چاو با ئەمەش تاقی بکەینەوە بزانم یان چییە بێ خوای گیانیسە من چی جوابی ئەم پیاوە بدەم ئاخر چی پێ بڵێم ئاخر ناڵێ بۆ چۆن توش بووم چۆن گیرۆ دەبووم خوای گیان یارمەتیم بی سلام علیکم علیکە سەلام کاک سامان بەخێر بێ باشگار محەممەد چۆنی قوربان حواڵت حاڵ و حواڵت حەتە چاوەکەم باشی سلامت بێ یاخوا بەخێر بێ هەڵی خەڵکی شوکاری ئەرە وەڵا بە خۆ دەزانی باخە ئیشی ئەوێ ماندوو نەبی لەش ساغی خۆشبی سەلامەت بی دێو بیا خۆ ها سامان ڕۆشتی پرسیارت کرد وڵایی کاک محەممەد لەو مۆزوع پەشیمان بووم بۆ بەخوای تر عقلم نەیگر پەشیمان بووم یاخە لەبەر چیە بێ سەبەبێکە بێ کاکە بەخوا لێگەڕێ لێی ناگەڕەمە بێ بزانم مەوضوع چیە بەخوا هەر تەواو ڕائیم گۆڕی پەشیمان بووم سامان ڕێیومەی نییە تێگەشتی خۆت یەک ناکەرەوە ئەمە خۆ کچی خەڵک گاڵتە نییە ڕاست دەکەی کاک محەممەد من مەمنوتم بەس بەخوای تر عقلم نەیگر پەشیمان بوومەوە ئەبێ پێم بڵێ لەبەر چی هەموو شتێک سەبەبێکی خۆی هەیە سامان وەڵاهی نازام چیت پێ بڵێم بیڵێ کاکە دەبیڵێ بۆی ناگەڕێ نای لێی ناگەڕم مەحاڵە بێ بزانم بۆ چییە کاک محەممەد پرسیاری هەچیەکم کرد کەس دانی خێری پێدانە چێ ئەمانە چێن کۆر ئەنجا باسی کێ ئەەکەی هەل لە هەچی دەور و بەر و دراوسێ و خەڵک و خوا و ئەملا و ئەولا ئەڵەن کاکە دوورکەوە لەوەی دوورکەوە ئارەوەڵا دەی با منش یە قسەر پێ بڵێم 30 ساڵە من ژنم هێناوە ئێ وایە بەڵێ دەی بەخوا یەک مناڵم نییە چی مناڵم نییە چۆن چۆن چاک ئەی بۆ خەڵک واڵێ خەڵک ها ئەجا با یەکشتی تر پێ بڵێم بەخوا تا تۆ خاوەنی ئەو مێشکەبی بە حەیاتی نابی بە خاوەنی بەتانی دوو نەفەری تێگەشتی کاک سامان